بەڵام کاتەوە باش وەکەسان ئەم ئێوارەخوانە بۆ ڕۆژنامەوانانی کۆسپی بوو هەمان ئێوارەخوانە بوو کە بڕیاد و لەمان چوار بکرێت بەڵام ئەو کاتە بەهۆی ئەوەی کە کەسێک ویستی کات سەر دۆناڵد ترامپ ئێوارەخوانەکە هەڵوەشایەوە دارێکی ئێوارەخوانەکە لێ بکرا بەرەوەی دەست پێ بکاتێ بە لەگەڵ ژمارەیەک لە بەرپرسانی ئەمریکا قسەمان کرد وەزیری وزەی ئەمریکامان بینی وەزیری ناوخۆی ئەمریکامان بینی وەزیری تەندروستیمان بینی ئەوەی کە زیاتر باسی کوردستانمان لەگەڵ کرد وەزیری تەندروستی بوو لەگەڵ وەزیری وزرا ئەو خۆی باسی کرد باسی کۆبوونەوەکەی کرد لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق وتی لەو چەند ڕۆژەکە لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق بووینەوە من باسی هەرێمی کوردستانم کردووە وە سەرۆکوەزیرانی عێراق سیاسیانە وەڵامی منی داوەتەوە وتێتی ئەو شتەکان زۆر باشن و ئەو لە دۆخی هەرێمی کوردستانی پرسیگوتی هەرێمی کوردستان ئێستا چۆنە بۆی هەر شتەکانەوە چییە و دۆخی گوزە لەوێت چۆنە ئەو کەلگەلەوتیانێک کە پێشترێشیان کراوەتە سەر فیزیکەی خولەکەی بۆ دوو خولەک قسەمان کرد وە گوتی من زۆر هاوسۆزی هەرێمی کوردستانم ئەمە وەزیری وزەی ئەمریکا کە خۆی چەند ڕۆژێک بەر لە ئێستا تایبەت بۆ ڕووداویش قسەی کرد و پێشتریش ئێمەی ناسیەوە دواتیش قسەمان لەگەڵ وەزیری تەندروستی کرد زیاتر باسی بەگشتی باسی هەرێمی کوردستانی کرد و باسی دۆستایەتی نێوان ئەمریکا و کوردستانی کرد باسی ڕۆژئاوای کوردستانیشی کرد باسی ئەوەی کرد کە ئەوان ئاگداری ئەو نیگەرانیانن کە لە ڕۆژئاوای کوردستانن و باسی لەوە کرد کە بەتابەتی ئەو هێشانەی لەو دویانەی کە پێشتر لەلایەن چاکرا سەر ڕۆژئاوای کوردستان ئەوی باس کرد و باسی ئەوەی کرد کە کورد و ئەمریکا دۆستی نزیکیەکردن بەگشتی ئەوەی دیکەش لێرە بوو ئێمە باڵیۆزی ئەمریکا ئەوان دیوینی لەنە پێگوتوەکان کە خۆی پێشتر ئەندامی کۆنگرێس بوو و ئەندامی گروپی دۆستایەتی کوردیش بوو باسی ئەومان لەگەڵ کرد ئەوەی دیکە زیاتر لێرە باس لە کاری ڕۆژنامەوانی کرا دۆناڵد ترامپ کاری پێشکەش کرد و لە هەمان کاتدا ئەو ڕۆژنامەوانانەی کە لێرە بەتابەتی بە درێژایی چەند ساڵێک ماڵی کۆشتستیەکان ڕۆژنامەوان ئەمریکیەکان ئەوە خەڵاتیان پێدرا بۆ ژمارەی خوێندکاری ئەمریکی کە لە بەشە ڕۆژنامەوانی خوێنن ئەوانیش سکۆڵەرشیپیان وەرگرت واتە بڕێک هاوکاری دارایان وەرگرت بۆ خوێندنەکان دیار دەست خۆش لەسەر ناڤەڕۆکاوان گوتوبێژانتە زانیاری داوەکی دنجی لەسەر vê şîvê bitaybeتی بۆ vê carێک و دمەها نیسانê de ji ber hewla terorkirina Trump ئەو شیڤ هاتبوو پاشخستن vê carê rêkarên ewlekariyê çawa bû wekî din jî me behsa Kurdistanê kir Kurdistan gelekî mêvan dost e di şîva salaneya nûçekhanên koşka spî de çi xwarin têne pêşkêşkirin بەڵێ ئەگەر باسی ڕێکارانیەکان کوێم جار ڕێکاریان یەک جار دڵچوون گیرا بوونەبەر یعنی هەر ئەو ڕێگانێک کە داچن بۆ میتێلەکەم چ کوتێلەکەیان گۆڕی بوو تێلەکە ئەم میتێلە پێشتریکەری ترامپ بوو ناویتێل ترامپ بوو ترامپ خۆی دروستی کردووە بەڵام ئاوێک بەرێستا فرۆشتی و ئەم میتێلە نووسینی کۆشتیە هەموو ڕێگانێک کە داچن بۆ تێلە بە تەواوەتی داشدا بوو هەندێک شەقام تەنانەت پیادە نەیەتوانی پێدا بڕوا و کاتێک هاتێ ژوورەوە دوو شوێنی پشتگیری هەبوو و هەر کەسێک هاتات ئەوەر ڕێسباندێکی بۆن شێوازە لە دەستیانە کرد دوو جار ئایدیان لێ وەرەگرتی بۆی دڵنیا بزنەوە کە لەوەی کردو ناوە تەنەی سیستەمەکەدا هەیە و QR کۆدێکیشیان پێدا بوون بۆ هەم میوانەکان ئەوە ئەو QR کۆدە هاوتا بووە لەگەڵ ناوەکە چ لە نێو سیستەمەکەدا هەبوو کە داچێک دوورەوە ڕێکاریان میتون نەبوو خواردنەکە خواردنێکی سەرەتا سەڵاتەیان پێشکەش کرد یعنی دەڵاتێک بوو دواتریش ئەوەی کە پێشیان سەرسەتیان کرد ڕۆبیان بوو و لەگەڵ سیتی بیش بوو خواردنەوەش هەبوو شتەکان بەخواردنێکی سادە و گشتی بوو واتە زیاتر مەبەست لێرە مەبەستی ئەو بکە ڕۆژنامەوانان و ئیدارەی ئەمریکا بەیەکەوە کۆبنەوە وادەی حکوومەتی ئەمریکا ڕێز لە ئازادی ڕاگەیاندن ئازادی ڕۆژنامەوانی بکرێت و ئەو کەسانێک کە ماشی زۆر بزانن ڕوبەڕووی ڕەخنەگرتنە بنەوە ڕوبەڕووی دژیە بنەوە پرسیارەتون دەکرێت جۆرجارڕخنیان لێگرێت ڕۆژێک دیارەکرێت بۆی بتوان هەرچیان بەیەکەوە لە کەسێکی ئارام بەیەکەوە دابنیشن گفتوگۆ بکەن و سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ خۆی چەندین جار ڕەخنەگرتن لە ڕۆژنامەوانان ئەگرت ڕۆژنامەوانان و میدیاکانی بە میدیای شاخەنەوە برد ئەمڕۆ هات لەگەڵ ڕۆژنامەوانان دانیشت بەیەکەوە نانێکیان خوارد ینی کەسێکی دۆستانە و کەسێکی خۆشیان هەبوو بەیەکەوە مەبەست زیاتر لە ماوەیەکە ڕێز لە کاری ڕۆژنامەوانان گیرێت ڕێز لە ئازادی ڕۆژنامەوانی گیرێت لە ئەمریکا شتێکە زۆر گرینگە لە دەستوری ئەمریکا